ئەو ڕۆژەی پەڕەکانی قورئان بە سپێتی دەمێننەوە و هیچ وشەیەکیان لەسەر نامێنێت. پێغەمبەری خودا درودی خوای لەسەر بێت دەفەرموێت ڕۆژێک دێت کاتێک ئیمام دەیەوێت نوێژی بەیانی بۆ موسڵمانان بکات کەچی یەک وشەی لە قورئانی پیرۆز بیر نەماوە، پرسیار لەوانی دوای خۆی دەکات و ئەوانیش یەک وشەیان بیر نەماوە. پاشان دەڵێن قورئان بهێنن لەسەر قورئان بخوێنن کە قورئانەکە دەهێنن و سیر دەکەن هەموو لاپەڕەکانی قورئان سپیە و یەک وشەی لەسەر نەماوە. لەم شەوەدا هەرچی وشەی قورئانە بە فەرمانی خوای گەورە چۆتەوە ئاسمان. ئینجا ئەو کاتە خەڵکەکە دەزانن ئەم نیشانەیە چ کارەساتێکی ئەجگار گەورەیە. لە دوای 3 ڕۆژ لەم ڕووداوە دەبینن خۆر لە خۆر ئاواوە هەڵدێت. کاتێک خەڵکەکە ئەمە دەبینن